سڵاو. ئەم جارە باسی دیاردەیەکی تەواو جیاواز و تەواو سیر کە هەتا ئێستا نەزانست نا دیوە کۆمەڵایەتەکەی نا ئەو بەڕێزانی کە لە دیوە کۆمەڵایەتەکانی مرۆڤ ئایشەکەن نەگەیشتوونەتە ئەو شوێنی کە تێبگەن لەوەی بۆچی مرۆڤێک کە ئەو ژیانە گەورەی پێیراوە و ئەو کات و سات و تەمەن و تەندروستی پێیراوە لە پێناوی ڕووداوێکا کە بەسەر ژیانیە بڕیاری ئەوایەت کە ئیتر لێرە نەمێنێ و خۆی بکوژێ. ئێمە لەم بەرنامەیە هەوڵەین زۆر زانستی و زۆر کۆمەڵایەتی لەسەر ئەو دیوە قسە بکەین کە ئەو کاتێک کە مرۆڤێک نێرە یامەیە ڕووداوێک بەسەر ژیانیایەت تەنەکەی بانزینی کردووە بە خۆیان و چەرخێک لێیات. ئێمە لەم بەرنامەیە ئیش لەسەر ئەوەکەین بەر لەوەی چەرخەکە بگەێنێ بە بانزینەکە و ژیانی کۆتایی پێبێت ئەبێ لەو لەحزەیە چی بکات و تەواو تەرکیزمان لەسەر ئەو خاڵەیەکە مرۆڤ نەگاتە ئەوەی کە کۆتایی بە ژیانی بێنێ جا هەر ڕووداوێک بەسەر ژیانی هاتووە. بە خۆشحاڵیەوە بیرۆکەی ئەم بەرنامەیە بیرۆکەی پزیشکی بەڕێز دکتۆر زامدارە کە خۆشی میوانی بەرنامەکەیە و بە گرنگی زانی کە میدیای کوردی ئیشێک لەسەر ئەم بابەتە بکات. لە جیهانە نزیکی لە ساڵێکە 500,000 کەس خۆی کوژێ. بۆ هەر وڵات و بۆ هەر کەسێک تەفسیری جیاواز هەیە بۆ ئەم بابەتە. ڕەنگە لە کوردستان خەڵک پێی وابێ لەبەر نەبوونیە یان لەبەر هۆکاری مادیە ئینسان پەناباتە بەر ئەوە، بەڵام خۆ لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانی دنیاە ئەو کێشانەش نییە، بەڵام نسبەی ئینتیحار خۆکوشتن هەر هەیە. من نامەوێت لە بری سپۆرەکان قسە بکەم، هیوادارم بتوانین لەگەڵ ئەو نمونە نزیینوانەی کە ئامادەمان کردو بۆ ناو بەرنامەکە بگەینە ئەو حەقیقەتەی ئەو کاتێک کە تۆ میلی دەمانچەکەت هێناوەتەوە و لەسەر سەرتا پەنجەی پیانێت. بە خۆشحاڵیەوە بە میوانداری دکتۆر زامدار و میوانێکی تری بەڕێز لە ڕووی کۆمەڵایەتیەوە خانم قسەمان بۆ کات بیۆگرافیایەک لەسەر ژیانی میوانەکانم ببین و دەست پێکی فەرموو. دکتۆر زامدار حەمە ڕەسوول، پزیشکی بسپووری دەرونی. ساڵی 2004 کولێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی تەواو کردووە. ساڵی 2012 دکتۆرای لە بواری پزیشکی دەرونی لە بەغدا تەواو کردووە. دوبلۆمی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بواری چارەسەری دەرونی پێشکەوتوو بەدەستهێناوە. بڕوانامەی تایبەتمەندی لە بواری چارەسەری دەرونی منداڵ و مرد منداڵی لە هامبورگ بەدەستهێناوە. خاوەنی چەندین توێژینەوەی زانستیە لە بواری دەروونزانی. مەها حەسەن بەکر، مامۆستای زانکۆ. ساڵی 2002 بەکالریۆسی لە بەشی پەروەردە و دەروونزانی لە هەولێر تەواو کردووە. ساڵی 2006 بڕوانامەی ماستەری لە زانکۆی سەلاحەدین لە کولێژی پەروەردە لە بواری دەروونزانی گەشە بەدەستهێنەوە. ساڵی 2014 بڕوانامەی دکتورای لە زانکۆی سەلاحەدین لە بەشی دەروونزانی لە کولێژی ئاداب بەدەستهێناوە. خاوەنی چەندین توێژینەوە و سمینارە لە بواری دەروونزانی. سەرۆکی بەشی دەروونزانیە لە کولێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین. دەستخۆش دکتۆر جان، دووبارە بەخێر بی. هەرکی کێشا لە سلەیمانیەوە هاتی، بەڵامی تر پێش بەرنامەکار بۆ تەنەزوتم بابەتەکەی خۆتە و عزیەتەکەی خۆشتماننا. دکتۆر پێم وابێ هاوڕای لەگەڵەوەی کە بە هیچ جۆرێک لە جۆرەکان خوا نەخواستان بەرنامەیە نەبێتە هۆکارێک بۆی کە هاندانی تیابێت بۆ ئەو ڕووداوە. بە پێچەوانەوە وەکو لە پێشەشی بەرنامەکاوتم لە ڕووی زانستەکەی جەنابتەوە وەکو جۆمان لێبوو
زۆربەی بڕوانامەکانی جەنابەت ئیشەکانت لە دەرەوەی کوردستان بووە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاش بۆکو ئەمریکا و هۆڵندا و چۆچێ زانست ئەتوانێت زانستەکەی ئێوە جەناب هەم لە ڕووی عیلاجاتەوە هەم لە ڕووی دەرونیەوە ئەتوانێت دوا بکات کە ئەم مرۆڤەی تەنەکەی بانزینی کردووە بەخۆیان چرخەکە داگیرسێنێت لە خۆینەیە بەڵێ زۆر سپاس دەمەوێت دەستخۆشیت لێ بکەم کاکە دەروون سپاس بۆ بەڕێزت بۆ تیمەکەت بۆ ئامادەبوان بۆ میوانی ئازیزی تری بەرنامەکەت دەستخۆشیم بۆ بیوەریتە لەسەر ئەم بابەتە کە بەدەنگمانەوە هاتی وەڕاستی حتمما ئەمەوێت تەنها ئەوەندە ڕوونکردنەوەی بەم ئەم بیرۆکەی لە ڕاستیە بە تەنها بیرۆکەی من نییە بیرۆکەی کۆمەڵێک ڕێکخراوی بواری تەندروستی دەرین و پاڵپشتی کۆمەڵایەتیە لە سلێمانی کە من چێرمانی ئەو ڕێکخراوانم ینی ڕێکخەری کارەکانیانم بەڕاستی لەبەر ئەوەی کە ساڵانە یا ڕۆژێکمان هەیە کە بریتە لە دەینۆ کە چەند ڕۆژێک تێپڕ بووین بەسەریا ئەمە لە جیهانە دەستنیشان کراوە بە ڕۆژی ڕێگریکردن لە دیاردەی خۆکوشتن لە جیهانە لە ڕاستیە خۆدوتنی ئێمە ئەمانەوێت لەم بەرنامەی بەڕێستا بە شوێکی زانستیانە قسە لەسەر ئەم بابەتە بکەین بەڵێ ئێمە ئەتوانین بڵێن کەسێک کە ئەگاتە ئەو قۆناغی ژیان لە لای بەتاواتی کۆتایی پێدێ و پێی وایە کە مەرگ تەنها چارەسەرە بۆ ئەو ئەکرێ ئێمە ڕێنووی بکەین و ئەکرێ لەم قۆناغە بیهێنینە دەرەوە من پێم وایە تەنانەت لە ڕووی زانستی پزیشکیشەوە گەیشتن بە دیاردەی خۆکوژی دەرەنجامە کۆمەڵێک پێشینەی هەیە ئێمە ئەگەر توانیمان کار لەو پێشینانە بکەین بە دڵنیایەوە ئەتوانین دەرەنجامەکە بگۆڕین دواتر خودی کردەکە خۆشی زۆر جار لە هەنێ تەمەنی دیاریکراوە کاک دەروون بە تایبەتی توێژی گەنج کە لە عالەما ئێستا زۆرترین ڕێژەی دادەی خۆکوشتن لە ناو توێژی گەنجایە لە خوار تەمەنی 50 ساڵیەوەیە بڕیاری کۆتایی هێنان بە ژیان زۆربەی کات بڕیارێکی ساتەوەختیە بەربنەمای تەنگژەیەکی کتوپڕ بەربنەمای لە دەستچوونێکی کتوپڕ بەربنەمای گرفتێکی کۆمەڵایەتی سۆزداری هەر شتێکی دیکە بێلەوانە مادەم بڕیارەکە بڕیارێکی ساتەوەختی بێ کەواتە توانین ئێمە تەداخل بکەین ڕێگەی لێ بگرین لە ڕاستیە و ئەمەش ئیتر ئەتوانین بەڵام کە ئەڵی ساتەوەختی مەبەست ئەوەیە کە ئەم مرۆڤە لە ڕووی زانستەکەی جەنابتانەوە ینی لەو لەحزەی کە چرخەکەی داگیرسان و لەو لەحزەی کە میلی هێناوەتەوە کۆنتترۆلی ئەو کاتە بکات ئەو کاتەی بکەیت ڕووداوەکە ڕوونایەت زۆر ڕاستە و بە تایبەتی تریش ئەتوانین بڵێن ئەگەر ئێمە توانیمان لەو لەحساسای بیوەستێنین تەوان ورتریە نەسەری کە چۆن ئێمە ئەتوانین کۆمەکی کەسێ بکەین کە گەشتوتە ئەو لەحزە ساتە کەیتر تەواو خۆدوتنی چرخەکەی حاضر کردووە یاخود نەوتەکەی کردەوە بۆ خۆیان یا پلانەکەی داناوە چکە ئەمە وەکوتم کۆمەڵی قۆناغی دیکەی حتا لە ڕووی زانستیەوە ئێمە کاتێک کە لەگەڵ کەسێکە دانیشین گەشتوتە دیاردەی خۆکوشتن یەکسەر ڕاستەوخۆ باز نادەین بۆ ئەوەی کە بڵین بیری لەو کردوتەوە کۆتایی بەژیانی خۆت بێنی چکە ئەمە تۆزێک ڕەکیکە زۆر جار منەمێ قسەی شەقام بێنمە ئێرە بەڵکە زۆر جار من جۆم لێ بوو حتا لە خەڵکی نوخبەش ئەڵێ کە ئینسانێک گوتی واکەم ئینتیحارەکەم ئەوە بزانە کە نایکە پێم وا بێ بەپی زانستەکەی ئێوە عکسەکەی ڕاستە دەستی خۆش بێ کاک دەروون ئەم قسەی شەقام کە جەنابەت ئێرە لە ڕاستیە مثێکە جۆرێکە لە هەڵتەگەیشتن و فعلەن لە زۆربەی وڵاتانی دنیا هەیە ئەڵێن ئەگەر کەسێک بڵێ من خۆمەکوژم مانایەوە بەڕاستی نییە ئەمە لە ڕووی زانستی پزیشکەوە جاران پێوترا با بڵێن سویساید لەفرەت هەڕەشەی دەردەی خۆکوشتن ئێستا ئەڵێن ئەبێ بە نظری ئەتیبار وەربگیرێ چونکە هەر ئەمە ئەگەری ئەنجامدانی کارەکە زیاترەکە ئەگەر لە قۆناغێکیشا ئەنجامی نەدا ئەگەری ئەوەی هەیە لە قۆناغی دیکە ئەنجامی بە حتا ئەو کەسەشی کە خۆی بیرکردنەوەی خۆکوژی هەیە کاتێک کە تۆ باسیەکەی وەک وایە قورساییکی سەرشانی ئەو دابنەی چونکە بە تایبەت لە وڵاتێکی وەکو ئێرە بەڕاستی ئەنی کە کەسێک ئەو بیرۆکەی هەیە ڕەنگە لە وڵاتە کراوەکانی دنیاە ڕێژەیەکم لا نییە بەڵام ئەگەر لە دەکەس ئەو بیرۆکەی هەبێ پێنجیان ئەقلیان بۆ پشکێ سەردانی دکتۆری چۆک و جەناب بکەن بەڵام لێرە هیچ دەرچێک نییە بەڵام خۆلانی کەم ڕەنگە بتوانن سەیری ئەم بەرنامەیە بکەن تۆزێک فێنکی بۆ دڵیان بێت یا ینی چۆنەڵی نیەتێکی خێر بێ ئەم بەرنامێ بۆی کە ئەو ڕووداوانە ڕوونەیە بە دڵنیایەوە بەڵێ اینجا کاتە پرسیارکردنی سەبارەت بەم بابەتە ئەگەر بە شێوەیەکی زانستی و کەسی تایبەتمەند بیکە نەک باشە دکتۆر چۆن یارمەتی دەرە جەنابەت چۆن مەسەلەن واز لە وەکو دکتۆری قسەم بۆ ماکە وەکو کەسێ قسەم بۆ بکەم من شکم هەیە کە هاوڕێکم لەم مودایە لەم ژینگەیە من چۆنی دەست بکەم بەوە کاکە تەداخلی بکەم پێی بڵێم نیشانەکانی چییە؟ پرسیارێکی زۆر جەوهریە ئەمەی بەڕێزت ئەچێتە سەر ئەم بابەتەی کە ئێمە چۆن ئاماژەکان چۆن سەرداوەکانی ئەوە بدۆزینەوە کاتێک کە کەسێکاتەوە قۆناغی بیری لە دیاردەی خۆکوژن کردوتەوە یەکەم شت ئەوەیە کە گۆڕانکاریەک لەو کەسەیە دروزە بێت جا ئایا هاوڕێمانە ئەندامێکی خێزانەکەی هاوپیشەیەکمانە
فێرخوازێکی خۆمانە زۆر جاری وا هەیە ئەبینی گۆڕانکاریەک دروست بووە لە شێوازی مامەڵەکردنی ئەمە پێشتر کەسێکی گفتوگۆکەری خۆش مامەڵی خۆشنود ئێستا ئەتوانی بڵێ خەمۆکی ئەوی جەنابتەڵی یعنی خەمۆکی و بێدەنگی و کپی ینی دەستپێکی دیار دەکەێت یەکێکە لە پاڵنەرە زۆر زۆر ئەساسیەکان ئەی باشە ئەکرێ بڵین ئەمەشیتیانە بێ و ترسی و شتەشی هەبێت خەمۆکیش نەبێ و بەڵێ کە ئەمیان حاڵەتی دووهەمیانە لە حاڵەتی ڕوودانی دڵڕاوکەیە ئەو کەسانەی کە دڵڕاوکەیانێ قەلقن ئێمە کە عادە لە ڕووی زانستی پزیشکی دەروونزانیەوە ئەڵێن مرۆڤ کاتێ ڕوبەڕووی هەر ڕەشە و مەترسیە بێتەوە تووشی دڵڕاوکەیە بێ کاتێ تووشی لە دەستدان و خەسارەتە بێت تووشی حاڵەتی خەمۆکیە بێ کاتە ئەوانەی کە حاڵەتی دڵڕاوکەیانەیە خەمۆک دیار نیە بە پێچوانش پرزە دیارە گۆڕانکاریەکە بەو ئاراستەیە کە ناجێگیرە عرەق کاتەوە کۆمەڵی نیشانی جەسەدی بۆ دروزە بێ بە زۆرە لە زۆرەکان جێ بەخۆی ناگرێت لە ناو کۆڕ و کۆبوونەوەی کە ناتوانێت بۆ فترێکی کەم خۆی بگرێ زوو لە کلاس هاچێتە دەرەوە ینی کۆمەڵێک نیشانی دیکەمان هەیە جا لە خەمۆک پێم وا بێ مەسەلەن یەکێکی تریش لە خاڵەت جەوهەریەکان کە ئیترا بە چاو بیبینیت دەست نایەنێ بەخۆیە بۆ نمونە ئەگەر پیاو بێ ڕیشی هەیە چوزانم جۆرێک لە پیس و پۆخەڵی پێوە ئەبینیت ڕاست ئاستە ینی گۆڕانی شێواز لە گرنگیدان بەخۆ بە دڵنیایە چکە ئەمەش قۆناغێکی دیکەیە کە ئەکرێن نیشانە بێ بۆ خەمۆکی کە ئەکرێن نیشانێکی پێشوەخت بێ لەمەش گرنگتر بریتە لە مەسلەی هەڵبژاردننی گۆشتگیری کۆمەڵایەتی ینی ئەمە یەکێکە لە نقطانی کە چەمکە لە ڕووی زانستی پزیشکی دەرونیەوە بەڵام بە یەکێک لە هۆکارەکان دانراوە کە پێڵەن ئایزۆلیشن یعنی ئەو کەسە خۆی دوورە پەرێز ئەگرێ لە خەڵکی دیکە پێشووتر تێکەڵاوی هەبوو لە هاوڕەکانی دابڕێ چارەسەری ئەم شتە چییە؟ بائیتر ئەمە پرسیاری من ئەوە بوو کە من هاوڕێیەکم ببینم بەم شتانە بزانم کە بەرەو مودێکی وا ڕۆیشتووە بەڵام بۆ کەسەکە خۆی ئیتر ئەمەوێ بەرنمەکە لێرەوە دەست پێ بکەین بۆی کە ئیتر چۆن خۆمان دکتۆری خۆمان بینە ینی من ئەگەر بۆ نمونە کۆڵۆنم بێ من ئەگەر کێشەیەکم بێ زۆر بەپی کللتوری وڵاتەکە ڕەنگە 50 دکتۆری بۆ بکەم و پێشم عیب نەبێ بەڵام حاڵەتێکی وام هەبێ ینی پتێ و نەتێ مەواقعی کۆمەڵگەکەی ئێمەیە کەم کەسێ مەسەلەن نسبیان زۆر کەمەکە بۆ کێشەی دەرونی پرسکەن مەسەلەن تەلەفۆنێ بۆ من کا بڵێرێ چ دکتۆرێک ناسی نفسیان بەڵام 50 تەلەفۆنم بۆیە چ دکتۆرێک بۆ پشت باشە چ دکتۆرێک بۆ باشە پێدوانیە میدیاش غایبە لەم شتە زۆر ڕاستە تەوان لە ڕاستی ئەتوانم بڵم دیاردەی بە تایبەتی خۆکوشتن لە ڕووی زانستی پزیشکیەوە لە ڕووسی زانستی پزیشکی دەرونیەوە بە حاڵەتێکی تۆپ ئیمەرجنسی ئەژمارەکرێ کەم نینەوە خانمانەی ئەبیستین بۆ هەر ڕووداوێکە بەسەر ژیانیان نایەت ڕێگەی کۆتایی هێنان بە ژیان هەڵەبژێرن ئەی هێنێت ئەمە یعنی جیابۆتەوە لە مێردەکەی لە خۆشەویستەکەی جیابۆتەوە ماڵی باوکی خراپن لەگەڵیان ئەوەی کە ئەوێ بۆی ناکرێ و تا دواییتە خۆکێشەکان یەم کۆمەڵگەی هەر ئەمانن زائیدەن کێشەی مادی مەسەلەن بۆ نمونە من خانم بۆی نووسیوم کە دوایەوەی کە پۆستمان کرد خان مەسەلەن بووی نووسیوم مەڵێ من ژیانم لەگەڵ مێردەکە ماوەکو جەهەنەم وایە مەسرەفمان ناکە وەکو پێویست وەکو پێویست دەردی خۆی لە سەررجیم لەگەڵ ناکە حسابی مرۆڤێکی کامڵم بۆ ناکە بەدلی خۆی یەت و ئەچێ یعنی هەموو ئەم کێشانە هۆکارن بۆ ئەوەی کە مرۆڤ بگاتەوە قەنەعەتە یان سەر لەبەری هەڵەن و ژیان دەرگایەکی تریشە بەڵێ ئێمە ئەگەر طبعا سوپاست دەکەم لەسەر ئەو بابەتە کە ئەو بەرنامەیە عەرزی ئەەکەی لەبەرەوەی ئێمە زۆر کەس هەیە دێتە لامان دەڵێ ئێمە محاولەم کردووە هەیە تەڵەبەی خۆشمە مەسەلەن ینی ئەو دیاردەیە مەوجودە بەڵام ئێمە ئەو پرسیارە کە ئەمە ئەڵێن ئایا ئەوەی دەینی ئێمە بگەینە حالەتی ئینتیحار مرۆڤ ئینسان کەسایەتی یەک پاکێجە بەڵام چەند پێک هاتەی هەیە کەسایەتی لە سعاتێک و 2 ساعات دروست نابێ لە 2 ساڵی ژیان لەگەڵ پیاوێک دروست نابێ کەسایەتی لە مناڵیەوە لە پەروەردەوە دروستە بێ مرۆڤ ئەگەر بە شێوازێک گەورە بوو بڕوا بەخۆبوونی کەم بوو دائیمەن بە شێوازێکی نەرێنی سەیری خۆیەکە دائیمەن خۆی پێکەمە ئامانجەکانی ناگاتە دی لەم حاڵەتە ئەچێتە ناو حاڵەتێکی ترکە وەکوت حالەتی زەواجی مەسەن مەشاکلی هەیە فەشەلی هەیە خۆی مەوزوعەکە بەس فەشەلی زەواجەکەی نییان پەیوەندیە کە خۆی تەراکوماتی چەند ساڵ و چەند شتێکە لەسەری یەک لەو نەزەریاتانە کە باسی انتحارەکە ئەڵێ هۆکاری سەرەکی خۆکوشتن ئەوەیە
کە مرۆڤ دەبینی کۆمەلگا دژی بیر و باوەڕی دژی دابوونەریتی مەسەرەن ئێستا کەوتت پیاوەکەی بەم شێوازە تەسەڵ ئەچێ بە باوکو دایکی ئەڵێ باوکو دایک ئەڵێ نابێ بێ بمێنیتەوە واتە دژی عاداتمان دابوونەریتمان نابێوا بکەین مناڵت هەیە کە ئەبینی دژیەوەیەک لە ئەسبابەکانە کە هەوڵەدا ئەم طبعاً خۆی هیچ بەڵام سەبەبێکی مۆقنیعە هیچ هۆکارێک نییە تۆ کۆتایی بە ژیانت بێنی هیچ هۆکارێک نایەوێت تۆ کۆتایی بە ژیانت بینی بەڵام ئەو کەسە کە دەگاتە ئەو ئاستەی کۆتایی بە ژیانی خۆی هینایە یعنی خۆی دەینی و حەزی لێ یعنی بەو شێوازە بڕوە زعیفەکە لە کەسایەتی خۆیتی ئەم زعیفیە ئەم لاوازیە ئێستا دروست نەبووە لە بدایەتەوە من بە ئێسایەک لە نمونە زینۆکانێنە من ئەمەوێ پرسیارەکانم والێ یەکەم بۆ تۆ لە بڕووی کە حەز ناکەم زۆر بە زانستی قسە بکەین بۆی کە بە زمانی قسە بکەین هەموو ئاست و چین و توێژێک لێمان تێبگات من دوای ئەمە خۆت ئامادەکە بۆ پرسیاری ئەوەت پێڵم ئەڵێم ئەگەر تۆ بی لە بری و خانمی کە ئەوەی بۆ نووسی و چۆنی مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوی ژیان تاکەی چۆنی هەوڵیت کە ئەو شتە نەکەیت کە ئەو بۆی نووسی و دوو نمونەی زین و دێنە ستۆدیۆوە یەکیشان پیاوێکی بەڕێزە کە بۆ کووتم زۆربەی ئەو حاڵەتانی کە ئەگەنە ئەنجامی ئەوەی ژیانی خۆیان لە ناوبەرن ئەوەیە کە هەم ناحی مادیە بە هەموو سوچ و پەناکانیەوە و هەم باری سۆزداریە بە هەموو سوچ و پەناکانیەوە یەک لە نمونە زینۆکانم پیاوێکی بەڕێزە پێم خۆشە تەشریف بێنێ پرسیاری ئەوەی لێ بکەم خۆشبەختانە ئێمە باسی ئەوواکەین لەم بەرنامەیە و چەند ڤیددیویەکیشم لە ناو لە دەرەوەی وڵات ئێستا بۆ ئێوە پیشانەیەم ئەمێ ئەوە بڵین کە ئەم پیاوە بەڕێزە ئەم بەڕێزە قەراری ئەوەی یاوە بەڵام نەی کردووە ئەم شتە ئێمە ئەمێن نمونونەکانم لەسەر ئەمە بێت کە تۆش ئیشەڵا هەموو کورد زمانەکە سریەم بەرنمەیە تەنها یە کەسیش نابێ وا بیرکاتەوە بەڵام ئێمە بە سۆزداری و سری حاڵەتەکە نەکەین ئەگەر تۆش بیرێکی واتەیە سەیری نمونە زینۆکانکە گوێ لە دکتۆر بگرە گوێ لە خانم بگرە ژیان ئەوە ناهێنێت بەڕێزەکەم ئەگەر ئامادەی فەرموو با لە خزمەتدا قوربانجان فەرموو زۆر بەخێربی ئەحواڵی جەنابەت فەرمووەرە ئێرۆ خۆ دەیگری مایکەکە باش بەس مایکەکەم بۆ نزیکەرەوە زۆر بەخێربی سوپاسی ئامادەبوونتەکەم جەنابەت وەکو نمونەیەکی زین و ئێوە من پێم وایە ئەگەر لە ڕووی دینەوە سیرکەین جەنابەت ڕەنگە ئەجر و پاداشتێکی باشە هەبێ لای خوای گەورە لە بڕۆی کە جەنابەت ئەبیتە هۆکاری ئەوەی کە ئەگەر یەک کەسیش بێت ئەو شتە نەکات کە تۆ نەتکردووە و ژیانە گۆڕاوە و لە ڕووی مرۆڤایەتی و زانستیشەوە تۆ ڕەنگە دایان نمونونەکە دکتۆرەی هێنێتەوە دایان نمونونەکە دکتۆرەی هێنێتەوە نەگاتەوەی کە تۆ خۆت لێری چیرۆکەکەتم بۆ باسکە با من پرسیارە لێنەکە زۆر سپاس ئێستا دەستخۆش لێ دەکەم بە ناوی خۆی من بەر لە 4 ساڵ یەک لە بازارەکانی هەرێمی کوردستانی ئیشی ئاڵگۆڕی دراوم دەکرد باشە کاتێک تووشی ئیفلیسی بووم خەیرانی دارایی تووشی حاڵەتەشی زۆر ناخۆش بووم باشە بە خۆت دەزانی ئینسان لە حاڵەتە چوە بەرزی مادی تووشی ئیفلاسی بی تووشی چی دەبی ئیدی بڕیارمدا بچمە باخەکەم خۆم ئینتیحاز بکەم لەو کاتە خەریک بووم کچەکەم تەلەفۆنی کرد وتی باوکە خەریکی قوتابخانم بمبەی پێداویستم پێویستە ئیدی لەو کاتەوە کە دەری ئینسان موچۆرکی بە قەلبی دادێ باشە هاتە خەیاڵم هیچ شتێک ئەوەندەی ناهێنێ ئینسان ڕۆحی خۆی بێختە حاڵەتەکی مەرجی کەەوە لە کەسە ئازیزەکانی گرنگتر بێ ئیدی لێوێەوە بڕیارەکەم گۆڕی و باش گریمان ئەگەر ئەڵێ هەندێک جارە هاوکو فریشتێک مناڵەکەت کە هۆکار بۆ بۆی کە خۆشبەختانە ئەو ڕووداوە ڕوونەیە ئەگەر ئەو ڕوودا بابا پرسیاری ئەوە لێ بکەم ئێستای ژیانت چۆنە ئێستا کە بیری لەکەیتەوە ئەگەر کات بگەڕێتەوە بەم ئەقلەی ئێستاتەوە بڕیارایی نەخێر ئێستا گەڕامەوە بارشکە زۆر ئاسایی و وەزعی مادیشم زۆر باش بووە ینی ئێستا حەز دەکەم ژیان جوانتر بووە داوا دەکەم هیچ کەس پەنا لۆ حاڵەتەی نەبا لە پێنە و زەرەرێکی مادی تۆ با بۆ بازرگانەکان بێ بۆ کەسە بێت چوزانم نەک بازرگان چوزانم کابرا ڕەنگە سارەیەکی پێ بای $40,000 بای دەفتەرێکە بای 2 دەفتەرە
وەرەگەڕێ ینی هەندێک جار کەیسەکان لای دکتۆر هەیە هەندێک جار حاڵەتی خۆکوشتن گەیشتۆتەوەی کە بۆشتی ئەمەندە تافێ خەڵک پەناباتە ئەوە جەنابەت ئەڵی ئیفلاسم کردووە دواتر من ئەمەی پێت بڵێم خوا نەخواستە تەمەنە درێژ بی ئینشەڵا ئەگەر ژیانێک کۆتایی پێ بێنایە لەو لەحزەی کە باسمان کرد پێ دوا بوو چارەسەر بێ نەخێر هیچ شتێک لەوەی گرنگترین ئینسان ڕێی بخۆی پێ بەخشیتن نمونەیەکی جوانە لە خۆتەوە ئاوەدانیەیانکە زۆر سپاسی یەکەم تەوان بەشداری پێکردنیم ئەزمونەی خۆی ئەتوانم بڵم زەخیرەیەکە کە یارمەتی خەڵکانی دیکایە ئەمە یەکێکە لەو ڕێگانێک ئێستا لە جیهانە بەکارێنێ بۆ ڕێگەکردن لە دیادەی خۆکوشتن چکەمە گوتمان لەحزە ساتێکە تەوان حتا زۆر جار ئێمە لەگەڵ ئەم کەیسانە کە دانیشین بۆ فراوانکردنی ئاسوی بینینیان بە تایبەتی ئەوانەی کە مناڵیان هەیە هەمیشە لەوە دەست پێەکەین باشە تۆ بۆ گەیشتم قۆناغا ئەگەر ئەمە بکەی لە دوای تۆ چێ زەرمەند دەبێ چی ئەڵی بە مناڵەکەت تەنان تەسەور کرد بە بەشێک لەو کەیسانی کە گەڕاونەتەوە لە حەزە ساتێک بە تایبەتی ڕگەزی ئافرەت ئەڵم تۆزانی بەم طریقی ڕێک بە مناڵەکە دەڵی تۆش کاتێک ڕوبەڕووی کێشەیەک بوویتەوە هەمان شت بکەرەوە ئەنەمە بەرپرسیارەتێکە جگەلەوەی کە تۆ بۆ خۆت وەکو ئینسانە پێویستکە پارێزگاریکەی لە با بڵین بە نرخترین شتی خۆت کە بریتێ لە ژیان بریتێ لە ڕۆح لەگەڵ ئەوەشە بەرپرسیارەتێکە بەرامبەر بە مناڵەکان بەرامبەر بە کۆمەلگا بە خێزان ینی تەسەورەکەی ئەو خێزانانی کە جێماون لە دوای کەسێکیان لە ڕۆشتۆ بە دیادەی خۆکوشتن چەند لە ناڕەحەتی و لە ئازاری ویژدان و لە جۆرێک لە بکەومەکەیە ئەژین ئەبوو وام کردە ئەبوو وام نەکردە ئەگەر وام کردە وا نابوو یعنی ئەمە ئێستا لە سلێمانی گرروپێکمان هەیە کە کۆمەڵی خەڵکی خۆبەخش کۆبوونەتەوە ئیشەکەن لەسەر یارمەتیدان ئەو خێزانانەی کە کەسێکیان لێڕەوە بەم دیاردەیە لە ڕاستیە ینی تەسەور ناکەی ئەو ئازارە بۆ ئەوان چەند زۆرە ینی تاو ئەندازەی کە زۆر جار خۆشیان ئەگەر ئاگامان لیان نەبێ ئەگەنە ئەو خۆناغی کاڵێ ئەوکوی من لە دوای ئەو کەسە ژیانم بۆ چییە لەبەرەوە لە ڕاستیام نمونەیە جێگەی زۆر دەستخۆشیە و دائیمەن کات لە حەزەساتی با بڵین گەیشتن بە دیادەی خۆکوشتن ئێمە ئەڵێن لە ڕووی زانستی پزیشکیەوە تێپەڕبوونی کات بەشێکە لە چارەسەر ینی ئێستا هەر ئەم سەلامەتی خۆی مانەوەی توانیوتی چارەسەری کێشە مادیەکەشی بکە باش نییە و لە هەمان کاتیشا ئەو تەلەفۆنەی ئەو مناڵە بۆ بە وەکۆ چۆنەڵ فریا دڕسێک لە ڕاستیە چکە مناڵ کاینێکی عاتفیانی من کا کە دەرو مناڵم لایە کە باوکی تەنانەت بە مردنی ئاسایی ڕۆشتووە ینی بە بەردەوامی ئیستیجوابەکە پرسیارەکە تەنانەت زۆر جار لێرەیە هەنێک تێکەڵاوکردنی هەنێ مەفاهیمی دینی ئەبێ بە ئاگاییەوە بکەین کە ئەڵێ مەسەن خوا بردووتەوە بۆ خۆی ئەڵێ خوانەیە زانی من پێویستیم پێێتی ینی کە بەمردنی ئاسایی بە بەردنی ئاساییش ڕۆشتووە چ جاوی کە خوانە خواستە ینی کەیسم لای هی مناڵ مامەڵەکردن لەگەڵیە ئەوەندە قورسە لە دوای ئەوەی کە یەکێک لە باوانی بە دیادەی خۆکوشتەڕوا ئەین تەسەورکە لە هەموو حیاتی دنیای پزیشکی خۆمە بەقەت ئەوەندە کاریگەر نابم کە دانیشم لەگەڵ مناڵەکە یەکێک لە باوانی بە دیادەی خۆکوشتن ڕۆشتووە ڕاستەوەکو خوا نەخواستە دوور بێت وەکو حاڵەتەی بەڕێزت یانی ئەمە بۆ ئەو بەڕێزانی کە یانی شتێکی وا لە مێشکانە ئەمە نمونەیەکی زیینۆش دکتۆرە بێنە بەرچای خۆ دێمە لەم بەرنامای وێنەیەکت بۆ دروست دەکەین کە گریمان تۆ ڕوویە ئەگەر ڕووی باە ئەو مناڵە دۆکو ئێستا نابوو ئەگەر ڕووی باە ژیانی چواردەورت بەرەو شوێنێکی تر ڕووی دەسەکانی خۆش بێ من کات زیاتر لە تۆ ناگرم سوپاس بۆ متمانەیە قوربانە بم فەرموو قوربانە بم دکتۆر یەک ڤیدۆی یەکێک لە خانمەکانم ئەگەر بۆ پلیکەن مەبەست مەویست من پرسیارە بکەم ئەمێ پرسیارەکەی و خانمە بۆ تۆ دانێم یانی بۆچی خەڵک پەنا ناباتە بەر ئێوە بۆچی خەڵک حساب بۆ ئەم جۆرە نەخۆشیانە ناکات بەس با بینەری ئەو ڤیددیۆی بین ئەگەر ئەرێک نەبێ پیشانمان بن و بادەنگەکەشی باش بێت فەرموو سڵاو کاک دەروون دەستە خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە من خۆم تەمەنم 32 ساڵە لە کاتی هەرزەکاری و لە گەورەیشدا لەم چەند ساڵانی ئاخیرا هەڵودا کۆتایی بەخۆم بێنم بۆچی ئێمە هەوڵ کۆتایی بەخۆمان بێنین یاخود ژیانمان لە بەرچاوە ڕەش ئەبێت من بە ئەزمموی خۆم تەسەورەکەم بۆ دوو هۆکارەکە ڕێتاوانەیە یەکەمیان ئەوەیە کە ئێمە مناڵێکی باش پەروەردە نابین واتە تۆمۆتیژیەکی زۆرمان بەرامبەر ڕوو ئەدات کە ئەمە گەورە ئەبین کاردانەوەیەکی زۆری هەیە لە سەرمان چکە من لە ژینگەیەکی تۆمۆتیژیا گەورە بووین هەستەکەین کە تەواوەترم ژیانە هی ئێمە نییە بەجێ گەڕین باشترە دومیان کۆمەلگایە کە ئێمە هەڵەیەکەکەین کە ئێمە مانێ هەنگاوێک ئەنین یەکسەر بیر لە کۆمەلگاکەینەوە هەڵەکانە بن بە پەڵێک و بە ناوچەوانمانەوە ئەوە نییە کە بتوانین ئێمە چارەسەرێ بدۆزینەوانێن ئەسڵەن من کە باسی ئەوە بکەم کە کۆتایی بەخۆم هێناوە
بە شەرم و باسی ناکەم بەداخەوە کەسانێکی زۆر هەیە کە ئەو فکریان لە مێشکە یاخود کە هەوڵ ئەدەن جارێکی تر نامۆ ئەبن بگەڕێنەوە ناو کۆمەڵگا بگرە ئەسڵم ئەبێ بە ئەزمونێکی زۆر باش بۆ چواردەورەکەمان کە ئیسفادەیەکی لێ بکەن نەکرد ئێمە بگرە کەسانی ئەدیب کەسانی زۆر خوێنەوە کەسانی زۆر ڕۆشنبیر لە ڕابردوودا کە بینیمان کۆتاییان بە خۆیان هێناوە یان هاتوون بە ئەزمموی خۆیان کە بە چیا ڕۆشتون چۆن بەخۆت بوون هاتوون باسییان کرد جارێکی تر و بە کۆمەلگان ئاشنا کردێتەوە بۆیە من خۆم کە بەو بوارەیە ڕۆشتم ئەسڵان لێ پەشیمانین بەوەی کە نەک ئەوەی تەژێعی خەڵک بکەم لەوەی کە چارەسەری دەرونیم وەرگرتووە بگرێ ئێستا ژنێکی زۆر بەقوتم زۆر بڕامە خۆم هەیە هەسەکەم لە داهاتوودا دنیا گۆڕم هیوادارم هەموو کەسێک ئەوە بەخۆت بێت چارەسەری دەرونی وەربگرێ بۆ چونکە ئەو کلینیکانە ئەو شوێنە چارەسەرانە بۆ ئێمە دروستکراون بۆ مرۆڤ دروستکراوە کە بێوێ چارەسەر بەرگرێت زۆر سپاس دەسەکانە خۆش بێ هەم دیوێکی جوانی تیا بوو زۆر سەرنجی ڕاکێشام کەوتی ئێستاوا بیرەکەمەوە دوو جاریش ئەو هەوڵەی یاوە هەم لە هەرزەکاریە هەم لە تەمەنی کامەڵبوونە هەڵبەتە لە دەروەی کوردستانە ئەم بەڕێزە ئێساڵێ هەستەکەم ئەبم بە ژنێک کە دنیا بگۆڕم بەڵام قسەکەی من ئەوەیە بۆچی خەڵک پەنا بۆ ئێوە نابێت بەڵێ یەکێک لە هۆکارەکان بریتە لە مەسلەی شەرم هەستکردن بە عیبە لەکەی شەرم یەکەم سەردانی زەحمەتەکە کە دەروون کە دوای دێ ئەڵێ بەڕاستی ئێستا تێگەم کە چەند پێویست بوو باریشانم سوو بوو بەڵێ تەمەن هەر قسەکردن خۆی لەسەر ئەم بابەتە وتمان پێڵن کە تارسەز لە ڕووی زانستی پزیشکی ینی خۆخاڵیکردنەوە دانانی ئەو قورساییە ئەو دژیەکەی کە لە ناخی ئەم کەسایە هەبووە لە ڕاستیە دووهەم شت کە ڕێگریەکە نەبوونی هۆشیاریە لەسەرەوەی کاتێکە کەسێک ئەگا بە قۆناغێکی ئاوا هانا بۆ چێبەرێ پەنا بۆ چێبەرێ سێهەمیشان پەیوەندی هەیە بە دەوروبەرەکەیەوە بە تایبەتی لە توێژی گەنجە وەکوتمان بە هەندوەرنەگرتنی لێ خەواندنی یا بە زۆرە زۆرەکان پەردەپۆشکردنی بە ئاڕاستەیەکی دیکەیە حتا کاکە دەروون لە یەکێ لە توێژینەوەکانە کە ئێمەستە خەریکی لەگەڵ کۆمەڵک لە هاوکارەکانمان لە با بڵێن لە پزیشکی دادی سلێمانی لە ڕاستیە بریتە لەوەی کە تەنانە زۆر جار هەنێ مەفاهیمی دینی ئەگەر بەڕوونی نەگەێنرێتە خەڵک ڕەنگە ڕێگری بکە بۆ کەسەکە ئەگەر بڵێ باشە من محاولاتی انتحاری گوناحە کردومەکەواتە ئەوێ بیشارێتەوە ئەبێ من ئاسان بکەین باش نییە ئەبێ ئاسانی بکەین بۆ لەبەرەوەی کە لە ڕاستیە یعنی ئەکرێ یەکێ بێت لەو قۆناغی کە ئینسان پێگا بەڵام ئێمە چۆن ڕوبەڕووی ئەمە ببینەوە بە پێچوانەوە من ئەڵێم ینی پندێکی ئوسترالی هەیە کە من زۆر جار سوودی لێ بن ڕاستی ئاڵێ دادوەری بەسەر کەسێکا مەکە لەسەر کردداری کەسێک دادوەری مەکتان نەزانی بژاردەکانی بەردەسی چی بووە کەسێکاگە بەم قۆناغە ڕەنگە لە ئەو پەڕی ناومێت بوون شتێکمان هەیە لە پێش سیویسادە پێڵن هێڵپلسنس ممکنە هاناشی بردەبێ چوو بێ بەوەی کە بەشێکم کەسێکە بە یارمەتیم بە هەوڵی چارەسەکەی بەڵام دەستی نەکەوتوە ئەگا بە قۆناغێک کە هەستەکە ئیتر وەکۆڵێمە کوچەی بنبستە و کۆتایی ڕێگاکەی و ئیتر هیچ چارەسەرێکی دیکە بۆ ئەم نەماوە لە ڕاستیە ئەمانە ئەتوانین بڵێن هەمووی ڕێگریە ئەنجا ئەگەڕێمە سەر ئەو پرسیارێک کە پێشووتر جەناب بدوێتێ هەموو کەسێک ئەتوانێت هاوکاری کەسێک بکات کە گەشتۆتە قۆناغی خۆکوشتن تەنانەت لە هاوڕێیەکەوە لە ئەندامی خێزانەکەەوە لە مامۆستاکەەوە دوای سەرنجدان و بابن تێبنیکردنی نیشانەکان بەس تەنها نزیک بە لێ گفتوگۆی لەگەڵا بکە کە گفتوگۆ لەگەڵا کرد مەرحەلەی یەکەم بریتە لەوەی ئەنجا پرسیاری لێ بکە باش ناتبینم هەستەکەم بێتاقەتی چی ئەتوانم بۆت بکەم بۆ وایت قسم بۆ بکە کاتی بەرێ باشە ئەنجا لە دوای ئەم قۆناغە بەتەنیا بەجێ مێڵە کە هەستێکە گەشت و کە ناسی باسی ئەوە ئەکا کە من ژیان لەبەر چاوم تاڵ بووە ئەمە کۆتایی بە ژیانی خۆمێن ئالێرا ئیتر بەرپرسیارەتیە هەمومانە لە ڕاستیە ئەبێ بەجێ نێڵین ئەبێ لەگەڵ یابین قۆناغی دوای ئەوە ئەو کەسێکە لەگەڵ یاتی چه ئەندامی خێزانەکەیە چه هاوڕێکی چه هەر کەسێکی دیکەی ئەوەیە کە لینکی بۆ دروستەکە بەچێوە بەو کەسانەی کە خۆشەویستن لە لای ئەم دواتریش بە کەسێکی تایبەت بندەوە تەوەن من بۆ خۆم هەر نمونێکی زیندوت بەمێ لەم ڕۆژانەیە دوای ماندووبوونێکی زۆر لە سنتر لە کلینیک ئیتر لەبەرەوەی کە کات بم بە کەیساتەکان وتم تا ئەم قۆناغە ئەتوانم حاڵەت وەربگرم سکرتێرەکەم پێڕاگانم یەکێک تەلەفۆنی کردووە ئەڵێمێ ئەمڕۆ هەربێم لە کۆتاییە کە من تەواو بووم وتم بۆ توێتی بیرکردنەوەی خۆی کوژمە وەستام وتم پێم وتم ئەمانی تر ئەوە نییە کە منتوانم بەجێ بێڵم ئەبێ بوەستین لەسەری هاتووە فعلەن گەنجەکە گەشتەوە قۆناغی کە ئەوێ کۆتایی بە ژیانی خۆی بێنێ بەربنەمای کێشەیە کە ئەگەری چارەسەرکردنی هەیە لەوە لە ڕاستیا قۆناغیکی ئەوەیە کە بیگەێنی بە کەسێکی تایبەتمەند دکتۆر چۆن مەسەلەن ژمارەی گەرم هەیە بۆ ئامبولانس و ئەوە هیچ ژمارەیەکی گەرم هەیە یا ژمارەیەک هەیە کە بۆ نمونە
هی ڕێکخرا و هی ئێوەمانان مەسەلەن هی سنتەرەکان کە کەسێک ئەگەر گەیشتەوە حاڵەتە چوزانم ڕەنگە لە کوێرە دەیەک بێت وەنیە خانم ینی ڕەنگە لە شوێنێک بێت نەگاتە دەستەوە ئەو کەیسی کە تەلەفۆنی کردو ڕەنگە خۆشببختانە لە سلەیمانی بوو بێت لە ناو سنتەری شارەکە بوو بێت بەس ئەگەر دوورە دەست بێت چی هەیە؟ بەڵێ هەتا ئێستا بەداخەوە هێڵێکی گەرممان نییە بۆ ئەم دیاردەیە ئەوەی کە هەمانە دوو هێڵی گەرممان هەیە کە وەڵام بدەنەوە یەکیان بۆ توندوتیژی خێزانیە یەکیشان بۆ خراپ مامەڵەکردن لەگەڵ مناڵە هەرچەنە ئەم دوانە کێکیان سەر بە وەزارەتی ناوخۆیە توندوتیژی 16کەش سەر بە وەزارەتی کار و کاروبار کۆمەڵایەتیە ئەم دوانە وەڵامە دەنەوە کە ڕەنگە بڵێم خەڵکی ڕاهێنراون تا ڕادەیەکی زۆر ئەگەر کەسێک بنەمای کێشە گەشت بێتەوەی بڵێ من ئێستا ئەمێ کۆتای بژان خۆم بتوانێت تەداخلوداکە بەس بەداخەوە هەتا ئێستا هێڵی گەرمانی ئەوەی کە هەیە تەنها بریتە لە نەخۆشخانە ئەمە لە کاتێکی شاهید هیچ کام لەو دوو هێڵە پیاوان ناگرێتەوە بە پێی ڕێژەیەک پێما بێ لە عێراق نسبەی خۆکوژی پیاوان زۆرترە بەڵێ هەر لە جیهانی شەکا کە دەروون هەوڵ بۆ کۆتایی هێنامژان لەلایەن خانمانەوە زیاترە بەس بە ئەنجام گەیاندین لەلایەن پیاوانەوە زیاترە بۆ چونکە پیاوان کە ئادەکاگاتە ئەو بڕیارە ڕێگاگەلێک هەڵەبژێرێ کە ئیتر ئەگەری گەڕانەوەی باشە پرسیارەکەم بابیر نەچێت جەنابەت ئەو خانمەیت کە کۆمنتە بۆ من نووسیوە هاوسەرەکەت باش نییە لەگەڵ تا بە جۆرێک لە جۆرەکان مەسرەفە ناکە بە جۆرێک لە جۆرەکان گەشت و سەیرانە لەگەڵان ناکە شۆپینێکە بازارکردنێکە لەگەڵ ناکە وەکو نووسیوێتی بۆم سەرجی لەگەڵ ناکە وەکو ڕۆبۆتێک سیرتەکە و ئەو هێنێ ئەو باو وەکو خۆدوتەنی ئیزافەت کرد ئەم شەکوایە بیتە ماڵی باوکیشە ماڵی باوکیشە لێ قوبڵ ناکەن و ئەڵێ وەکو هەندێ ماڵ چۆن ئەڵێ بێ بە جەنازەی بیتەوە بۆ ماڵی من چیەکەیت؟ ئەزانی چۆن ئێمە لە کوردستان لەبەرەوەی ئەم وڵامی ئەو پرسیارە تعمیم نابێت لەسەر هەموو لەبەرەوەی ئێمە تەمەنێکی محەددمان نییە بۆ زەواج یعنی سەبینی 15 ساڵە 16 ساڵە 17 ساڵە زەواجەکە و خۆی مڕاهقە وەنیە ئەبێ بزانی تەمەنەکەی چەنە بەس بۆ یعنی حتا دوور درێژ نەبچکە و مۆزوع زۆر دوور درێژە ئەگەر لە تەمەنی مڕاهق بی ئەو ئافرەتە و ئەو ئەفکارانەی هەیە لەبەر ئەو سەبەبە ئەو مەوزوع ئەبێ یەکەم شت هاوسۆزبی لەگەڵی وەکو دکتۆروتی گوێگریبی بهینێ ناو باوشی خۆت وردە گریمان ئەو کەسە نەبێت من ئەمێ ئەگەر تەمەنێکی گەورەتر لە خراپترین حاڵەت باسکەین گریمان ئەو کەسە نیت گریمان هیچ کەسێک گوێ لە ناگرێت هیچ کەسێک گوێ لە ناگرێت هیچ کەسێک قەناعەت بۆ ئازارە ناکە کە تۆ هەتە دەستێ ناگا بە دکتۆر تۆ خۆت چۆن دکتۆری خۆتە بی خۆم بڕیاری خۆمە دەم لەسەر خۆم ناهێڵم کەس لە جیاتی من بڕیار بدە منەمیشان دێ نمونەی کوردستان بەڕاستی و هەر ئەشمەیە دکتۆر لاینی بەرنامەکە وردەورداوەی تێکەوێ یعنی ئەگەر هەندێک جار بیرکەیتەوە سیرکەی لە کوردستان ئەمە بۆ خانمان یعنی ئەتوانین بڵین چۆن بە مستەلاحەکە هەزاران شێرە ژنمان هەیە یعنی وەرە سەیری گەرمیانەکان کە من دایکی هاوڕێیەکم کە ئێستا لە ڕووی سیاسی و هاوڕێم پلەی باڵای هەیە لە ئەنفالەکانە تەنها خۆی و دایکی دەرچوون یعنی لە یەک خێزانی گەورە یەک کەسیان دەرنەچوون هەمویان ئەنفال کراون 4 براو پێما بێ 3 خوشکی باشە ئەم کوڕە بچووک بووە باشە دایکی خوشکەکانی براکانی باوکی یعنی بەڕاستی ئەمە ڕووداوە ئەمە کارەساتەکە هیچ کام لەم کۆمنتانی کە بۆ من هاتووە و هیچ کام لەو چیرۆکانی کە بەخۆی ئەڵێ مردن باشترە و ئەوە باشترە و ئەوە باشترە هیچ کام ناگاتە ئەو ڕووداوە بەڵام ئەم ژنە کە نمونەی سەدان ژنی ترە باشە لە گەرمیان لە بارزان چکە پرۆسی ئەنفال پرۆسیەکی زۆر کە بیری لێکی تۆ زۆر قورسە زیینە بە چاڵکردن و چوزانم ئەو وێنەی کە ئەیخیتە مێشتەوە ئێستا من باوکم ئەمرێ یعنی وێنەکە دیارە جەڵدە لە یا و خوا ئافریکا بەس وێنەی ئەنفال وێنەیەکی زۆر تراژیدیە بەڕاستی بەڵام ئەم ژنە لەبەر خاتری سەپۆرت بۆ قسەکەی جەنابێت لەبەر خاتری ئەم مناڵی ئەم کوڕی کە لەو سەردەما 4 ساڵ بووە ژیاوە ئەم کوڕی گەورە کردووە و ئەم کوڕی تۆبی بێتاو کرد کە ئێستا دکتۆرەوە لە ڕووی پۆستی سیاسی و پەرلەمانیشەوە گیانی ئەو شوێنە ئەمە نمونەیە بەڕاستی دکتۆر یعنی هیچ کارەساتێک لەوە قوڵتر نییە تۆ کەسێ نەمێنی کاکە دەروون هەر ئەوەی جەنابن کە فەرمووی دەتوانم بڵم ئێمە هەموو وەختێک لە ئازار نەگەتیڤ تێنەگەین زۆر ئازار هەیە گەورەمانەکە
زۆر جاری وا هەیە جوان. ئەگەر ئینسان بەس بتوانێت تحملی ئازارەکانی خۆی بکات بە ئەندازەیەوە ئازارە لە دوای ئەوە گەورەترێ بێ لە ڕاستیە ینی ئەم بژاردەی ئەم دایکە دوای لە دەستدانی هەموو پاڵپشتیەک تەنها مناڵێکی ماوەتەوە خۆی تەرخانەکە بۆ ئەم مناڵە و ئەوێ وەکوڵە ئیشی لەگەڵا بکە خودوتنی ئەمە بە دڵنیایی و بێتە شێرەژن لە ڕاستیە زۆر جار ئێمە گرفتێکمان هەیە بە تایبەتی لە ناو کۆمەلگای کوردیە کاتێک کێشەیەک یەتە ڕێگەمان پێمان وایە هەموو کێشەیە بێ بە یەک ڕێگە چارەسەر بکرێ حتا ئەمە لە ڕووی زانستی پزیشکی دەرونیەوە کاتێک کە توێژەرەکان دانیشن لەگەڵ ئەو کەیسەتانە شتێکمان هەیە پێڵێن ڕێگاکانی چارەسەرکردنی کێشە یەک هەنگاویان بریتە لە دانانی چەند بژاردەیەک چەند چارەسەرێک بۆی ئەگەر ئەمایان نەبوو هەنا بۆکەی دیکەیان بەری ئەم نمونە زیندوی کە جەنابەت لەگەڵ دوکتۆرا گفتوگۆتان لەسەر کرد خانمی کێشەیەکی خێزانی ئەمە پێڵێن دژیەکی خانەوادەی خێزانی ئۆکەی بۆ هەموو وەختێک بێ وات تەسەورکەین ئیلا چارەسەرەکە بریتێ لە جیابوونەوە باش نییە ناکرێت چارەسەرەکە بریتی بێ لە وەرگرتنی ڕاوێش ئێمە دەیان کەسمان هەیە لەو حاڵەتانەی کە دێ ئەم شکوایە کە ئێستا ئەم خانمە بۆ تۆی نردووە باشە دوای ئەوەی کە پێڵێن جارێ پێش هەموو شتێک خۆتی تۆ بێ هاوسەنگ بی بۆی بتوانانی یارمەتی خۆت بی پارێزگاری لە سەلامەتی خۆت بکە بۆی بتوانین هەنگاوەکانی دوای ئەوە بنێن لە دوایە ئەنج ئەتوانین هاوسەرەکەی بەشداری پێ بکەین تەنان زۆر جار هەیە بە ناڕاستە و خۆ دێ بەس دوایی کە دێ بینێ کە لە زاری ئێمە شتێک وەرەگرێ ئەڵێن ئەم قۆناغی کە خێزانت پێکەشوە بەربنەمای کەڵەکەبوونی پەستان و سترێس و زەختە لەسەر دەماخی تۆ توانی چی بۆ بکەی ئەی خەینە بەرپرسیارەتیەوە بەردەم بەرپرسیارەتی وی هەنگاو بنێ تۆ بەشێک نی لە چارەسەرەکان ناتوێت بەشی بی لە چارەسەرەکان زۆر بە ئاسانی ئەتوانن بڵم تا حدێکی زۆر ئەو کێشە خێزانیانە چارەسەرکەین بەس ئەگەر ئێمە وکوتمان نووسین تەنها بە یەک چارەسەرەوە گەر ئەو چارەسەر نەبێ ئیتر وەکو وایە دەرگاکەمان لێ داخرابێت دەسەکانی خۆش بن حەزەکەم نمونەی دووەم تەشریف بێنێ و خانمە بەڕێزە بۆی کە عادەتەن نمونە زیینۆکان گرێوگۆڵەکانی ئێمە خۆشترەکاتەوە ڕوئیای قسەکردنی جەنابیشت ئاسانترەکات وی جەنابیشت هەمیشە قسەیەکەیە قسێکی زۆر سەرنجی ڕاکێشان بۆ بەرنامەکە ینی ئەڵەی مەجنی هەموو ئازارێکجا هەموو کێشەیەک سایدفێکتی نەرێنی هەبێت ینی قسێکی زۆر باوی ئینگلیزی هەیە لێو ئازاری ئەگەر نەتکوژێ بەهێستەکە یعنی ئەگەر ئێمە هاوکێشەکە بۆ پێچوانە بکەینەوە زۆر باشە خانم جان ئەگەر تەشریف بێنی سپاس دەکەم باشە جان خانم جان زۆر بەخێربەی جەنابە دۆکو خۆت مایکە کاگری لە خزمەت با من بۆت بگرم وەکو وەرە پێشتر ئازێت نەبێ وەکو نمونەیەکی زین و زۆر خۆشحاڵم کە لێرەی بە سەپۆرت و پشتیوانی ئێوەمانان من بۆیە زۆر ئەکەو مۆسف و سەنای نمونە زیینۆکانم لە بەرۆی کە بەڕاستی میدیای کوردی پێویستی بۆیە لە بریەوەی ئێمە من و تۆ 2 سەعات دانیشین لە ڕووی نەزەریەوە باز لە دیاردە و کێشەیەکی وا بکەین هیچی ناگات بە نمونەیەکی زین و کە خۆی لەناو معاناتەکە بووە چیرۆکەکەتم بۆ باسکە با من پرسیارە لێ نەکەم زۆر سپاس ئەمن بۆ ماوەی 3 ساڵ لە پەیوەندیێکی خۆشەویستی بووم زۆر هۆگری بووم دوای ئەوەی کە خۆشەویستەکەم دەستی بەرز بوو کە دەوڵەمەند بوون ئیدی بڕیاریدا کە بچێتە دەرەوە وڵات منیش ڕێگەم پێدا پاش ماوەیەک وردە لێم دوور دەکەوتەوە کە پەیوەندیم پێدەکرد وەڵامی نەدەدایەوە دوای بلۆکی کردم ئیدی پاشی ماوەیەکی درێژ کە دەبینم لە سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان کە زەواجی کردووە ئیدی ئەوەی کە بۆ نووسیم لە فەیسبوکەکە نووسێتی گوت ئەوەی کەیتر ئەڵقەوشتەکە دانێ بەڵێ ئەوەت بینی وتە زۆر شۆکی کردم بۆ ئێمە بەستمۆی ئەو قسە بکەی کە باز لە تەسیراتی سۆشال میدیا بکەین هەندێک جار چکە زۆر بە وردی ئەوەت بۆ باس کردم کە ئەو شەوەی کە ئەوەت بینی لەسەر فەیسبوکەکەی نووسرا بوو وتە جسمم سارد بۆ گەشتمەیتر ئەوە جان جان خۆشی زۆر سپاس ئیدی کەتمە حاڵەتێکی دەرونی زۆر ئیدی هەوڵمدا کە خۆم بکوژم کە توانیم ببێ ئەو ناژیم دەرونیەکەم زۆر ینی خراپ بوو دوایش کە بیرم لێ کردەوە کە ئەو شاینی ئەوەی نیەمە کە خۆمی بۆ بکوژم بیرم لێ کردەوە بۆچ یارمەتیەی لەو بینایە هەر خۆت لەگەڵ خۆتە هەر خۆم لەگەڵ خۆمە باشە بۆچی خۆم بکوژم پرسیارم لە خۆم کرد بۆچی خۆم بکوژم لە پێی ناوچی لە پێنای ئەوەی کە ئەو زەواجی کردووە و ئەو لە ژیانی خۆیاتی تۆش لێرە خۆت بکوژی یعنی ئەوە گەیشتە و قەناعەتی کە ئەمە غەڵەتە بەڵێ غەڵەتێکی گەورەیە بۆچی خۆم بکوژم کە ژیان بەردەوامە باشە ژیانە ئێستا چۆنە ئەگەر ئێستا کات بگەڕێتەوە بۆ 3 ساڵ پێش ئێستا وتەوە نیە باشە ئەگەر کات بگەڕێتەوە بۆ 3 ساڵ پێش ئێستا ئەو قەرارە ئەیدیا پێکەنینە بەخۆ نایە کە بیرە لە شتێکی وا کردوتەوە ئەکید دەڵێ بێگومان کشتیوار ناکەم چۆن بیر لە خۆ کوشتن دەکەم ئەسڵن باشە یعنی کەواتە تۆ بە عملی پێمانەڵی ئەڵی هەندێک جار وەکو چۆن دکتۆر باسە کرد هەندێک جار
دێڕێکی سویدی هەیە لە کات باشترین دکتۆرە بۆ چارەسەرکردنی کێشەکان یعنی پێ دوایە ئەم کاتەی کە یاد بەخۆت دکتۆرەکەت بوو بەڵێ خۆم دکتۆری خۆم بووم پێویست ناکاتن چی بەو خانماناڵی بەدایان خانم وکو جەناب شتی بۆ نووسیوم بابەتی سۆزداری هەیە کوڕوازی لێ هێناوە چوزانم هەندێکیان پەنا بۆ شێخ و مشایخ و غەڵەتی ترەبن و تا دوایی چی بەو خانماناڵی بۆ خانمان دەرم لێرەوە پێویست ناکە پەنا بۆ خۆشکوشتن ببن چونکە دکتۆری دەرونی هەیە دەتوانانی خۆ دکتۆری خۆدوی یعنی شتێکی زۆر هەڵەیە باشە با من پرسیارێکی شخصی لێ بکەم خۆ دەنگ تە گۆڕین و ماسکەکەت پێوەی ئەمانە توانی دوای ئەو کوڕە کەسی ترێ خۆش بوێ نەخێر جارێ زووە بۆی پێ دوای بەڵام ئامادەی زۆر. بۆی کە ئەگەر کوڕێک بێتە ژیانتەوە خۆشە بوێ ئامادەمە بەڵام حتا سیقە و متمانە دروست دەبێتن مدەی دەوێ باشە بەس ئەگەر وەکو دکتۆر باسی کرد دکتۆرە توێ پرسیارێ بکەی وڵاهی تەنها ئەمێ لەسەر ئەو خاڵە بۆستم بارزی بکەین کە وەیوتی هەوڵمدا بەکاردان بەخۆم خۆم بشێبم لە چارەسەر تەمەن ئەمە سوودوەرگرتن لە قووەتی داخلی دکتۆر لەسەر تا شتێکی وت کەینونەی ئینسان دەرەنجامی ساتەوەختی لە دایگوندی تا ئەم کاتە شتێکمان هەیە لە ناو زانستی پزیکا پێڵێن چۆنێتی هەڵکردن لەگەڵ کێشە کۆپینی پێوترێ باشە کە زۆر جاری وە هەیە ئۆکە یەگەیتە ئەو دەرەنجامی کە من بۆ ئەمە بکەم یعنی ئەچیتە ئەوەی کەیتر پرسیار لە خۆ دەکەی لە ڕاستیە ئایا بەمە من چیم دەزەکەوە بەرامبەرەکەشم چی دەزەکەوێت تەنها زۆر جار ئێمە بە خانمەکان کە بە تایبەتی بربنەمای کێشەی سۆزداری پەنا بۆ ئەمابن ئەڵم تۆ ئەزانی بەمە وەکوایە خراپەیەکی دیکە بەرامبەر بخۆ یعنی تۆ زۆڵمت لێکراوە یعنی ئەم خانمە ئەم کاکێک کە کردی دەمەستم بۆ لی کردووە باش دوای پەیوەندێک ئەیتوانی بەڕازگویانە ئۆکەی ئەگەر من و تۆ پێکۆ نامان کرێ بە ئەم پەیوەندە کۆتایی پێبێنین وەنیە نەگەوەی کە بەو مەراحیلانی شۆکی کا وەنیە یعنی ئەمە ستەمێک بۆ لێ کردەوە ئەگەر ئەم خانمە پەنای بۆ ئەزێدانی خۆ ستەمێکی دیکە بوو کە لە خۆیە کرد لەبەرەوە لە ڕاستیە لێرە ئیتر ئەنجا پێویستمان بە قووەتی داخلی هەیە کە بێ بەکاری بینین بۆی سودی لەوەرگرین دکتۆرم پرسیار لە جەنابیشتوو لە خانمی شەکەم هەمیشە و کەسانی کە بەرەو ڕووداوە ناکەون بەر ئەو کێشە سۆزداریان ناکەون بە تایبەت خانمان و حتا پیاوانیش کە ئەەکەیتە مناقەشە لەگەڵیانە لە تاو من دوای ئەو کەسی تر کەسی ترم خۆش ناوێ ژیان کۆتاییەت ئیتر من بەڵام ئێستا ئەو بیرە و لە مێشکا ماوە وەنیە ینی تۆ لەو کاتا بۆت باس کردم کەوات بیرە کردەوە ئەوت تاوا من دوای ئەو کوڕە تاوە وەنیە ئەو دیتر کەسی تر ناچێتە دڵمەوە تاوا ینی وەنیە بەس ئێساوانی وەنیە قەناعەتم گۆڕە ئێستا ئەگەر کوڕێکی باش بێتە ژیانتەوە طبعاً بە ئەزمموی ڕابردووتەوە هەستەکەی باشتر مامەڵی لەگەڵاکەی ئەمە قسەکە بوو کە دکتۆر کردی ینی مەرجنیە هەموو ڕووداوێکی ناخۆش سایدفکتی نەرێنی هەبێ کارد ینی ئەنجامی نەرێت ئێستا تۆ ئەو ڕابردووە ئەو ڕووداوە بۆتە هێزێک بۆت کە بەرەنگاری کەسی ئایندەت بیتەوە ئەوە بوو وانەیە کەلەی وەرگرم پندێک کەلەی وەرگرم کە ئەوە بە خێرایی کە نەتوانم متمانە بکەم بە کەسی بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر باشە ینی ئێستا ئامادەی بۆ دەستپێکردنی خۆشەویستیەکی تازە بگومان دەیاخوای شەڵا قەرەبووی ئەو ڕابردووت بۆ کرێتەوە و ڕابردووە ئەبێت بە ڕابردووە کە بە پێکەنینەوە باسیکەی نمونەت زۆر بێ هاتنت بۆ ئێرە و دڵنیام هەزاران کچێ لە ئازاری توایە هەزاران کچێ لە شوێنی توای هیوادارم ئەم بەرنمەیە ببێتە هۆکاریەوەی کە بتوانین ئاوڕێکی ڕۆحانی خێر لە بیر و بۆچوونی ئەو خەڵکانە بینەوە کە شتێکی وا لە مشکیانایە دکتۆر پرسیارێکت لێ سپاسیەکەم زۆر سپاسی قوربانە بم احترامەت هەیە خوشکی عزیز فەرمو دکتۆر جان ئەوەی کە ئەمەوێ ئەم نمونەی کە جەناب دێنا بە دەستخۆشیەوە سوودی لەوەگرن بۆ شتێکی دیکە ئەمە لە هەڵسانگاندنی دیاردەی خۆکوشتن شتێکەیە کە پێوتێن نیەتی خۆکوشتنەکە کەسێک بۆ ینی نیەتی چییە لەم کردەکەیەوە بیکە زۆر جار کاک دەروون ئەوەی کە ئێمە تێبینمان کردووە لە ڕووی کلینیکیەوە ئەڵێ هەنێک جار ئەڵێ بۆ سزادانی بەرامبەرەکەیە نەک بۆ خۆی بەڵێ ئەڵێ بۆ سزادانی بەرامبەرەکەیە بەڵام ئەو بەرامبەر سزایە بە دڵنیایەوە سەینە سەر ئەوەی کە ئەمە جۆرەکە لە هەڵە تێگەیشتن یا بۆ ئەوێ واکەم لە بەرامبەر هەست بە زەمکە ئەکرێت زۆر جار بۆ ڕاکێشانی سەرنجیش بێ بە تایبەتی لە توێژی گەنجە بەڵام وەختێک گەزانە کار لە کار ترازاوە بە تایبەتی ئەوانەی کە تەمەن لە توێژینەوەی کە ئەمە لە فەرمانگەی دادی سلێمانی کردومانە زۆربەی زۆری ڕگەزی مێ پەنا بە ناخۆشحاڵی و پەنا بۆ مەسلەی بنزین و نەوتەبا چونکە وەسائلێکی بەردەسە لەم کۆمەڵگای ئەمە کاک دەروون یەک لە حەزەشە ئیتر کە فریانەکە ئۆتۆماتیکی لەگەڵ چرخەکەی لە خۆیە نسبەتی سووتانە چێتە لە 1970 فەما فەوق و تەشویهێکی بۆ دروستەکە کە لە دوایە ئازاری ئەوە زۆر زیاتر لەو ئازارێکی خۆی چەشتێتی لە ڕاستیە
لەبەرەوە بەشێکی زۆر لەوە ئەڵێ من ئەمێ لەم ڕێگەیەوە سەرنج ڕاکێشم بەس نازانێت کە چی زیانێ بەخۆی گەنێ هەندێک جار ئەڵێ کێشەکەم چارەسەرەکەم هەندێک جار ئەڵێ من سەرچاوی نەهامەتیم بۆ خێزانەکەم ئەمەوێ بە دەرچوونی من لە ژیان ئەوان لە ڕەفاهیە تابن تۆ سەیری ئەم جۆرە لە بیرکردنەوەنەکە تەمان ئەم intention of suicide نیەتی خۆکوژی ئەبێتە بەردی بناغە بۆی کێمە چۆن مامەڵەی لەگەڵا بکەین بۆ نمونە ئەگەر پێی وابێت لەم ڕێگەی و کێشەی چارەسەرەکە بێمە ئاسوی فراوانکەین کە کێشە بەم ڕێگە چارەسەر ناکرێت ئەتەوێت سزای بەرامبەرەکەت بی ئەمە سزادان نییە مانەوەی ئەم خاتونە لە دوای ئەم ڕووداوە هێزێکی پێیا و متمانە بخۆوانی لە دەروی تۆشا من هەم من وجودی خۆمم هەیە کەینونەی خۆمم هەیە لە پزیشکە بەڕێزەکانەوە دەستم پێکرد کە کەم تا زۆر لەم بابەتا کەم تەرخەمن بەڵام پیاوانی ئاینیش نەچوونەتە ناو ئەم تەفاسیلەوە ئەوەندەی قسە لەسەر ئەنجامەکە ئەکەن هەمیشە تۆ ئەگەر خۆت کوژی دۆزەخ چاوەڕێتە خوا نەهیتەکە پێغەمبەر نەهیتەکە یعنی نەچوونەتە ئەو تەفاسیلەی کە ئاینەکە بکەن بە دەواازەیەکی فێنک بۆ ڕۆحیان کە ئەسڵەن بیر لەمە نەکەنەوە نەک تۆڕیان کەن بە دەر ئەنجامەکە هەڵبەتە تۆڕەی دینی ناڵم تۆڕەی زاری بەشێک لە پیاوانی ئاینی بەڵێ کاکە دەروون لە ڕووی زانستی پزیشکیەوە کەسێک ئەگەر ئایندار بێ ئەگەری پەنابردن بۆ دادەی خۆکوژی کەمترەکاتەوە بۆ مەرجەی بە تێگەیشتنی تەواوەتی و ئایندارێکی خۆی بکە چکە لە ڕاستیا یەکێک لە بنەماکانی ئاین پێدانی ئومێدە یعنی ئەمە کە جەوهەری ئاینە لە ڕاستیا ئەو ئومێدە و خۆدوتنی زۆر جار بەداخەوە تەفسیرێک لە ناو توێژی ما بڵین دینیا هەیە من بۆ ئەوەی بگەم بە بەهشت پێویست نیە ئەم دنیام جەحیم بێ ئەکرێ هەر لە بەهشتی ئەم دنیاوە من بەرەو بەهشت گوزەر بکەم وانە تۆ بۆەوەی کەسێک بجوڵێنی بەرامبەر بە ئامانجێک ئەبێ بیخیتە سەر پێکەکانی خۆی هەنگاو بنێ بگاتە ئەو ئامانجا بۆی زۆر جاری وایە تەنانەت لە لێکۆڵینەوەکان لە فکرەی داعشە ئەمە یەکێکە لەو زوڵمانەی کە لە توێژی گەنجەکرێ پێی وایە بە پەنابردن بۆ خۆکوشتن و ئەوانی دیکە خۆکوشتن ئەمە ئەگاتەوەنەمە هیچ وەختێک لە ڕووی دینیچەوە هیچ بنەمایەکی نیە لە ڕاستیە لەبەرەوە خۆدوتنی ئەبێ ئێمە هەڵنانە ئاینیەکان من بەو ئاراستەیە بێ کە هەتا لە ڕووی دینی دنیا بکەین بەزەبت یعنی حەدیث هەیە لەسەر ئەوەی کە ئەگەر قیامەت هاو کەسێکتان نەمامێکی بەدەست و ئەویست بیچێنێ چاوەڕێ ئەوە نەکە نەمامەکەی بچێنێ دیقەت بە تا آخر لەحزە بێمە بەردەوامین لەگەڵیا وانە نمونەی دیکەشمانی حتا لە ڕووی ئاینیەوە لە ناو یەکێک لە قەزاقانە سەحابیەک بریندارە بێ ئازارێکی کاریگەریە برینەکەی کاریگەرە ئارام ناگرێ بۆ ئەوەی کە لەم ناڕەحەتی خۆی نەزاد با خۆی ئەیا بە ششم شێرەکە بۆی ڕۆحی دەرچێ ئەم خەبەرە ئەگاتەوە بە پێغەمبەری خوا پێی ناخۆشە پڕ بەدڵ ئەڵێ ئەگەر یەک تۆ سەبری کردا ئەجی زۆر گەورە بوو تەنانەت لە کۆتایی ژیانی شیاتی دەستەکانی خۆش بێ برادران پێم بڵێن کاتمان چەند ماوە بۆی کە یەکێکی تر لە ڤیددیۆکان ئەگەر ئامادەیە با ئەمان کوڕ بێت با بیبینین بزانین چیرۆکی ئەو چۆن بۆ منی نردووە فەرمو سڵاو کاکە دەروونجان بە پێویستم زانی بۆ بەرنامەکە کورتە ڤیددیۆیەک دروست بکەم بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو ڤیددیۆی من چەندین گەن چاودە من بکات و لەو بیرۆکەی خۆکوشتنە دەربازیان ببێتن من کە عاشقی کچێک بووم ئەویش هەروەزیان بە 5 جار داخوازی و کردباوی پێی نەدام دواتر مامی چووە داخوازی بە زۆر دارم بە ئامۆزاکە نزیکەی 5 مانگای ئامۆزاکەی بوو خاڵی خۆش بوو ئینشاڵڵا کچەکە من هەر بۆیە من تەواو شێوام ژیانی تەواو ناخۆش بوو ڕووی هەندەرانم گرتە بەر بەڵام لەوێ دەرنەچووم قسمەت نەبوو گەڕامەوە ئەو جارەیان هەوڵی خۆکوشتنمدا تەقریبەن چوون لە شارێک لە شارەکانی کوردستان چووم لە باڵەخانەیەکی 24 تابق دوانزەم لەسەر سەرمدانە کاتێک ویستم بیتەقێنم جەڕەسی مۆبایلەکەم لێدا بینیم دایکم بوو دایکم تیلی بۆ کردم گوتی کوڕم لە شەی زۆر نەخۆشم وەرەبووم بە دکتۆر کاتێکە قسەیم ژێ لێ بوو تەواو شێوام چوومەوە بۆ لای دایکم بردم بۆ دکتۆر دواتر وازم لەو بیرۆکەی هێنا دوای 2 ساڵ لەو ڕووداوانە ژیانی هاوسەرگیریم پێکهێنا نزیکی 4 ساڵەکە من هاوسەرگیریم کردووە باوەڕکە کاکە دەروون تەنانەت یەک شەو نییە کە من لەگەڵی هاوسەرەکەم لە یەک عازز ببوون و خاڵمان لێ کردن ژیانم زۆر خۆشە هیوادارم ئەو شتەی بەسەر هاتووە تەنها ڕوو لە خوددا بکات دڵنیا بن خوددا یارمەتی دەدات دەسەکانە خۆش تۆزە دەنگەکەی باش نەبوو هەڵبەتە ئەم پیاوە بەڕێزە پیاوێکی گیرفان هەژاریشە لە بەڕووی کوالەتی مۆبایلەکەی زۆر خراپە بۆیە دەنگەکە ژوایە چ بە ڕێزەگەیە قسە بکات با لە خزمەت یابین
خانمجانی سایمە خزمەتێ بەس پێم بڵێن کات چەند ماوە من جۆم لە ستۆدیۆ نیە نازانم جان فەرموو دەستخۆش بۆ کاک دکتۆر و ئەو خاتونە بەڕێزە دکتۆرێک لەو هەولێرە دکتۆری دەرونی ڕەنگە خۆشم چوو بێتم بۆ لای عیبیتیانی و سەربڵندیان نەک بۆ خۆم لەگەڵ نەخۆشێکا چوم منەوەمی داوە بە نەخۆشەکە بەس بخەوێ تەلەبەکە هاتوتە ناو پۆلەوە دانیشتووە خەوی لێکەوتووە ینی نازانێت ئەمە بە چارەسەر دەیبینن کە بەس خەوی لێکەوێ ئەخۆ خەو چارەسەر نییە دکتۆر ئەوەی کە ئەو خاتونەوتی مەسلەی پێدانی منەوەم منیش بۆ خۆم هیچ وەختێ لەگەڵ یانیم ئێمە دایمەن کاتەڵێن ئەگەر قەرار بێ ئەم کەسە حاڵەتێکی خەمۆکی هەبێ یەکێک لە نیشانەکانی خەمۆکی بریتێ لە تێکچوونی خەو ئاگدار بە ئەو کەسەی کە عرەقلەیلی هەیە شەوان خەوی لە ناکەوێت خوانە خواستەگەر لە یەکێک لە خۆمان ڕووبا شەو بۆ تەسعات 2-3 شەو هەرچی بیرکردنەوە هەیە بە زیهنیە زۆر جار ڕەنگە لەم قۆناغەیە بیرکردنەوەی خۆکوژەکە دروست بێ لەبەر لەم کاتان پێویستمان بە پێدانی هێورکەرەوەیە خەڵکی ئاسایی هەیە بەڵام خۆش بێ تمۆحیەوەتان نامێت کە زنجیرێ کات هیچ نەماوە 5 دقیقەش لامان ناوە بێ بکەینە کەتکردنی بەرنامەکە بەڵام بابست وەڵامی بدەینەوە جان هیچ کات نەما من تمۆحیەوەتان نامێ یەک زنجیرە بەرنامە لەسەر ئەم بابەتە دروستکەین چکە بەڕاستی ئەم بابەتە لە بڕۆی بە جۆرێک لە جۆرەکان میدیا لێ غایبە بە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە دکتۆرە بەڕێزەکان لێ غایبن ڕێکخراوەکان لێ غایبن یعنی سەرباری ئەم هەموو ڕێکخراوە لە کوردستانە هەیە پێم وا بێت چەند ڕێکخراوێک نییە بۆ ئەم بابەتە چەند هێڵێکی گەرم دانراوە بۆ خانمێکی ئاوا جوان و بەڕێز کە کێشەیەکی گرفتێکی هەبێت ئەگەر مادیە نەتوانێت بچێ بۆ لای دکتۆر ئەگەر دکتۆرەکە دوور بێ ئەم هەموو کۆنتاکتە ئۆنلاینە هەیە ئەم هەموو ئەپلیکیشنە هەیە فەیسبووکە چی و چییە من نازانم گروپێکم شک نەبرکە ڕێنماییکاری دەرونی بن بۆ ئەم حاڵەتانە بەڵام بە دیوێکە سوۆشیال میدیاوەنی ئاگامان لی بوو دوو لەو حاڵەتانی کە سێ لەو حاڵەتانی کە لە قەراغی ئینتیحارا بوون تەلەفۆن وای کردووە کە ڕوونەیەت هەڵبەتە دیوی ئیجابیشی هەیە من لە کۆتایی بەرنامەکە سوپاس بۆ تۆ دکتۆر جان سوپاس بۆ ئەو پێشنیاری کە کردێ بەڕاستی هەست دەکەم کە دەستێکی خێری گەورەیە کە دڵنیام لۆی کە بەشێکی زۆری لەو خەڵکانی ئەگەر ئەم شتیان لە مێشکایە بێ سوودیان لەم بەردامەی بینی بێ من لە کۆتاییە بەو دێڕا دووبارەیە کۆتایی بە بەرنامەکەیانم ئەو ئازاری کە تووشی تۆ بێت سێ چوار نمونەی زیینو قسەیان کرد و ئازارە ئەو خەمۆکێ زۆرە ئەو ڕووداوی کە بەسەر ژیانیە کچیت کوڕێک گوازی لێهێناویت سەرمایهداری بێپارە و پول بوویت چوزانم دەرەجەت نێناوە لە پۆلی شەژ وەکو خانم باسی کرد لە پۆلی 12 هیچ کام لەمانە بای ئەوە نییە تۆ کۆتایی بە ژیانە بێنی ڕەنگە ئەگەر بەس کات بی بەخۆت چارەسەری کێشەکە بکەیت و گەورەتریش مامەڵە لەگەڵ ژیانە بکەی و گەڵێن ئەو ئازارەی کە نەتکوژێ بەهێستەکە هیوادارم شتێکمان کرد بێکاتێک